ئێمە هاوڵاتیانی قەزای پێنجوێن لە سۆنگەی پەرۆشیمان بۆ تەندروستی خۆمان و گەلەکەمان و پاراستنمان لە ڤایرۆسی کۆرۆنای مەترسیدار کە جیهانی داگرتووە داواتان لێ ئەەکەین بە خێرایی بڕیار بدەن بە داخستنی دەواازەی باشماخ کە چەند خولەکێک لێمانەوە دوورە و ڕۆژانە فەرمانبەر و شۆفێر و کرێکارەکان لەگەڵ ئێرانیەکانان تێکەڵ دەبن و بەریەک دەکەون. حکوومەتەکەمان حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە ئەو هەموو ڕێکارە تونند و تۆڵانەی بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سەلامەتی گیانی هاوڵاتیان گرتۆتە بەر مزگەوت و فەرمانگە و خوێندنگاکانی داخستووە و شار و شارۆچکەکانی کەرەنتینە کردووە و بازار و جوڵەی ئۆتۆمبیل و پیادەی وەستاندووە. بەڵام سەرمان سوڕماوە مەترسیدارترین دەرگای بەکراوەی هێشتۆتەوە و نایەوێ دای بخات کە هەر دوێنێ لە سەردانەکەیدا بۆ دەواازەکە بەڕێز بە ڕێوبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند کە بەهۆی تێکەڵی زۆری شۆفێری ئێرانی و عێراقی دەواازەکە کۆنتترۆل ناکرێت. بۆیە ئێمەی خەڵکی قەزای پێنجوێن هاوارتان لێ دەکەین و تکاتان لێ دەکەین ئەم دەواازەدا بخەن چونکە ژیانی ئێمە و سلێمانی و هەرێمی کوردستان بەهۆیەوە لە مەترسیدایە. ئەگەر بیانوتان هێنانی خۆراک و سوتەمەنیە ئەی وەزیری بازرگانی ڕای نەگەیان کە بەشی 4 مانگ بنزین و خۆراک کۆگا کراوە تکایە ئەو بڕیارە گرنگە خێرا بدەن و چاوەڕێ مەکەن بۆ ئەو کاتەی کە پریشکی ئەو ئاگرە بمان سووتێنێت ئەو سا دەواازەکەدا بخەن و دوایش ملەکەوەمان لێداخەن و بمان خەنە ناو قورجی مەرگەوە. بۆیە تا کار لە کار نەترازاوە مەرزی باشماقدا بخەن. ئێمە چیدی چاوەڕێ ناکەین ئەگەر گوێمان بۆ ناگرن دڵنیابن خۆمان ڕێگاکە قفڵ دەکەین. ڕاستیا و مەترسیەی کە خەڵکی پێنجوێن باسیەکەن مەترسیەکە ئێمەش وەکو ئیدارەی قەزاکە لە زووە هاوارمان کردووە. ئێمە لە یەکەم ڕۆژی دروستبوونی ئەم ڤایرۆسە کوشندە و گەیاندنی بە هەرێمی کوردستان هاوارمان کردو چونکەوانی تووشی پەتاکە بوون لە مەرزی باشماخەوە داخلی هەرێمی کوردستان بوون کە لە ئێران بوون. ئێستاش قەرەباڵخێکی زۆر لە سنووری مەرزەکە هەیە. ئێمە وەکو ئیدارەی قەزاکە لەگەڵ تیمە تەندروستیەکان هێزەکانی پاسەوانی سنوور ئاسایش پۆلیس هەموو ئەوانەی کە خەمخۆری ئەم نیشتیمانن شەو ڕۆژیان خستۆتە سەرێک بۆ کۆنتترۆلکردنی هەموو ئەو ڕێگانی کە خەڵکی لێتە ناوە. بەڵام بەداخەوە ڕۆژانە خەڵکێکی زۆر کە ڕۆژی وایەگاتە 230 کەسدا 250 کەس ڕۆژی وا بۆ 400 کەس بار هەڵگری ئێرانی هاتووە تێکەڵی مەسەلەن کرێکارەکانی ئێمە بۆ کە دانیشتوی پێنجوێنە تێکەڵی فەرمانبەران و بازرگانانی سنووری قەزاکە و سنووری هەرێمی کوردستان بووە. ئەگەر ئەم ڤایرۆسە قەرارە ئەو نەمەترسیدار بێ بە دەستلێدان و بە قسەکردن و بەریەکەوتن بگوازرێتەوە بە دڵنیاییەوە ڕۆژانە دوێنێش جەنابی بەڕێز بەڕێوبەری گشتی تەندروستی سلێمانی بە چاوی خۆی بینیوێت ئەم مەترسیە ڕاگەیاندووە و بە نەزن و سوێتی کە ئەم تێکەڵاویە کۆنتترۆل ناکرێ و لە کۆنتترۆلی هیچ کەسێکانیە تەنها داخستنی مەرزەکە بۆ ماوەی ئەم 4 ڕۆژە چونکە ئێمە وەکو قەزاکە ئەتوانین 4 ڕۆژ خەڵکی قەزاکەمان کەرەنتینەکەین نەچین بە هیچ لایەکە هەر چۆن ئێستا هەرێمی کوردستان کراوە. بەڵام هەتا ئەو تێکەڵاویە هەبێت چونکە ئێمە ڕۆژانە فەرمانبەر و کرێکار و خەڵکێکی زۆر لە سنووری قەزای پێنجوێن و پارێزگای سلێمانیە ئەچنە باشماخ خوێنەوە دەنگمان لەگەڵ دەنگی خەڵکی قەزاکەمانە چونکە تەندروستی ئەوان تەندروستی هەمومانە پاراستنی پێنجوێن پاراستنی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیە تەنها ئەڵین 4 ڕۆژ دابخرێ.